ئەو کەسێ ئای نەزانێتن 5 ساڵی دیکە ژیانی بە پاش دەکەویتن دەست کاکتۆژان سلااو لەوێت سەلاو لە توش سپاس دەکەم زۆر سپاس بەڕێزی کاکتۆر ئەمڕۆ بینیمای لەسەر ستەیجەکە بەڕاستی گەرمگوڕی زۆر دەبوو بۆ بابەتەکە زۆر بە چێژوانە باسی زەکاتی زانست دەکەن زەکاتی زانست گرنگی چییە لە لای تۆ گرنگ نییە بەتەنێ وازی بە ئەرکمانە زەکاتی علم یعنی دانی علم دانی زانین هەر کەسێک بزانی ئەگەر نەداتن ئەوە وازیبی خۆی ئیخلا دەکات دەرێ زەکاتی زانست ئەرکمانە وازبمانە گرنگە زۆر گرنگە بەڵام لەوەی گرنگترە بزانین بە ئەرکمان کە بە ئەرکمان دەزانین خۆبەخش دەبین فێرکار دەبین فێرکەر دەبین ئەمە ئینسان دەبی فێرکاربی فێرکەریش بیت یعنی هەم فێربی هەم شێر بکاتن ئەو وەختی ئینسان دەساتەکەی بەدیار دەکەوێتن بەتەنێ ئەمە ملقی نەبین بەتەنێ وەرگر نەبین بە ئەمە ئەوی هەیتمان بدەین و هەموو کەسیش هەندێک چی هەیە بدات زۆرەوە کاکتۆرەوەی کە لە ناو قسەکان تا زۆر هەستی پێیەکەم کە بەردەوام باسیەکەی باسی گەنجەکەی باسی زیرەکەی دەستکرد و ئایەکەی گەنج چۆن بتوانێت لەم کاتە بۆنە دەستکا بە زیرەکی دەستکرد و ئای و لە پرۆژەی زەکانی زانستا ئای و بابەتانی تێدا طبعا ئەمن دەلێم مهمترین ئەوەیە دەبی ئەمە مستەماعی لە تەقلید و لە دواکەوتن پێش ئەمە ئەو کەسێ ئای نەزانێتن 5 ساڵی دیکە ژیانی بە پاش دەکەویتن دەستکردی دەستکاری کەم دەبیتن زەکاتی علم دەتوانیتن هەموو تەکنۆلۆژیای تازەکان بەکاربینیتن یەک لەوەنە ئای زۆر تاوان دەست خۆی کاکتۆژان قزتمانای زۆر سپاس ئەرگەش